کاتتان باش. لەم ڤیدیۆ زۆر بە کورتی باسی ئەزموونی خۆمەکەم لە وڵاتی کەنەدا و بۆ ئەو گەنجانەی کە حەزەکەن لە دەرەوەی وڵات بخوێنن یاخود لە دەرەوەی وڵات بژین سەیری ئەم ڤیدیۆ بکەن، دڵنیام زۆر سوودیە بێ بۆتان. هاوڕێیان، من تەمەنم 25 ساڵ بوو کە هاتم بۆ کەنەدا، ئێستا تەمەنم 29 ساڵە. ئەگەر کات بگەڕێتەوە دیسان کەنەدا هەڵەبژێرمەوە. من ناڵێم کەنەدا بەهەشتە، ناڵێم ماندووبوونی ناوێ، کارکردنی زۆری ناوێ، قورس نییە، ئەم شتانە ناڵێم. بەڵام ئەتوانم بڵێم ئەو چەند ساڵی لێرە ژیاوم، ئەو گۆڕانکاری بەسەر ژیانما هات، بە هیچ جۆرێک نایگۆڕم و بە هیچ شتێک. یعنی قیمەتەکەی لای من تەواو نابێت، ناتوانم نرخی بۆ دانم. لەبەرەوەی کە ئێستا سەیری خۆمەکەم و سەیری چەند ساڵی پێشووەکەم، ئەو هەموو بڵێم 25 ساڵی تەمەنم لە کوردستان، ئەم 4 ساڵە زۆر لەو 25 ساڵە زیاتر شت فێر بووم. و بۆیە تۆ کە بە تەمای بی بۆ دەرەوەی وڵات، تەنها کەنەدا نا، هەر وڵاتێکی تر بێ، بە هیچ جۆرێ مەهێ لە هیچ کەسێک ساردت کاتەوە پێت بڵێ قورسە، دوورە، غەریبیە، نابی بە هیچ. تۆ هەر غەریبی لەوێت، یعنی هەر کەسێکی پەنابەری بە چاوێکی کەمتر سەیرەکەی، دووری لە خێزانەکە، دووری لە ماڵەوەتان و زۆر شتی تریش کە باس دەکرێت، با ئەم قسانە ساردت نەکەنەوە. دڵنیا بە من و هەموو کوردەکانی ترکە لە دەرەوەی وڵاتن. ئەگەر با لایەنە باشەکانی دەرەوەی وڵات زیاتر نەبووایە، کەس لە دەرەوەی وڵات نەمایە، هەمووی ئەگەڕایەوە کوردستان. بەڵام ئێمە بۆ لێرەین. ئەگەر خۆت بیری لێ بکەیتەوە، بۆ خەڵک لە کەنەدایە، کوردێکی زۆر هەیە لێرە، بۆ خەڵک لە ئەوروپایە، لە ئەمریکایە، لە بەریتانیایە، لەبەر ئەوەی ئەزانن وڵاتەکە چەندێ ئاستەنگی هەبێت و چەندێ قورس بێ ڕاهاتن لەگەڵ ئەو سیستەمە، بەڵام ئەزانن کە مستەقبلێکی زۆر باش چاوەڕێیان نەکات. بۆیە من لێرە پێتانەڵم کە من کچێک بووم بە تەنیا هاتم بۆ ئێرە، هیچ شتێکم نەئەزانی، زمانەکە جیاواز بوو، هاوڕێم نەبوو، کەسم نەبوو، بەڵام لە سفرەوە خۆم دروست کرد. لەبەرەوەی کە هەر بەتەما بووم بێم بۆ کەنەدا، زانیم من ئامانجێکم هەیە لە وڵاتە، شتێک هەیە ئەمەوێ بەدەستی بێنم، ئەمەوێ خۆم بەرەو پێش ببەم، لە ڕووی کەسایەتیمەوە، لە ڕووی هەڵسو کەوتمەوە، لە ڕووی بیر و باوەڕمەوە، لە ڕووی زۆر شتی تر، تێگەیشتنم لە ژیان، لە ڕووی زانستەوە حەزم لێ فێر بم، حەزم لێ ئەزموونی دەوروبەرەکەم گوێ بگرم لە ئەزموونی دەوروبەر، حەزم لێ خەڵکی تر بناسم، چۆن ڕێز لە بیر و بۆچۆنی جیاواز بگرم و زۆر شتی تریش. یعنی ئێستا کە سەیری ژیانی خۆمەکەم ئەم 4 ساڵە زۆر شت ڕوویاوە، بەڵام ئەزانم کە هەموو هەوڵ و ماندووبوونێکم، چونکە من زۆر هیلاک بوومە ساڵی یەکەم و دووەم و سێمیش ئەتوانم بڵێم، هەموو هەوڵ و ماندووبوونێکم ئەنجامەکەی ئەبینە و من حەزەکەم ئەم هەموو شتە باشەی کە لێرە هەیە خەڵکی تریش سوودی لێ ببینێ. یعنی هەست دەکەم ئێمە وەکو پێویست لایەنە باشەکانی دەرەوەی وڵات بە خەڵکی کوردستان پیشان ناین. هەستەکەین ئەگەر کوردێک بێتە ئێرە ڕزقی ئێمە ئەبڕێ، هەستەکەین ئەگەر کوردێک بێتە ئێرە بۆ ئێمە خۆش نییە، یان ئەبێتە مایەی چۆن بڵێ شتێک نییە کە ڕاهاتبین ئەوە بکەین. من ئەزانم کە کەناڵەکەم دانا لە یوتیوب، سەیرم پێ هات کە تا ئێستا کەناڵێکی وانی باسی کەنەدا بکەن. ئەزانم زۆر کەس نامەی بۆم ئەنارد، ئەیوت بۆچی تۆ بەخۆڕایی ڤیدیۆ بڵاوەکەیتەوە، ئەم شتانە باس مەکە لای کەس، با خەڵک نەزانێ، یان بیکە بە پارە، یان پێویست ناکە هەموو شتێک باسکەی، تۆزێ شت بهێلەوە. یعنی ئەوە لە لای من شتێکی زۆر سیر بوو. لەبەرەوەی ئەگەر من حەست بکەم کەسێک بێت، ئەبێ ڕێگاکانی پێ بڵم. و من باوەڕم بەوە هەیە کە زانست ئەبێ بە خۆڕایی بێ، هەر شتێک من بیزانم لە کەسێکەوە وەرم گرتەوە بۆ نەیبەخشمەوە، بۆ ئێوەش بەم شتە ئاشنا نەبن. کە سەیری کۆمەڵگەکانی ترەکەی لە کەنەدا هەمووی زۆر یارمەتیە یەکەیەن. کۆمەڵگی بچووک دروست دەکەن، یعنی کۆمیونیتی بچووک دروست دەکەن، هەمووی یارمەتی یەکەیە، بە هەر شێوەیەک بێ بەس بگەنە کەنەدا و کار بۆ یەکتری ئەدۆزنەوە، یارمەتی یەکتریان بە هەر جۆرێک. بەڵام لەناو کوردە ئەو شتە نییە. بۆیە حەزم کرد یعنی شتێک بکەم کە خەڵک پێشتر نەیبیست بێن، گوێی لێ نەبوو بێ. هەرچەنە من لەوانەیە
کەس بۆ نمونە لانێ لە کوردستان گەر یەک کەس بەهۆی ڤیدیۆکەی منەوە شتێک فێر بوو بێت کە پێشتر نەیزانی بێ بۆ من ئەوە زۆرە یعنی کە بینم ئەم هەموو کۆمنتە و دەستخۆشیم لێ ئەکرێ هەست دەکەم یعنی ئەوە بۆ من زۆر کافیە یعنی مەرج نییە هەموو کاتێک تو هەر چاوەڕێی مقابل بیت لە خەڵک یعنی ئەتوانی شتێک ببەخشی کە پێویست نەکە چاوەڕێی کەس بکەی هەرچەندە من ینی چاوەڕێی هیچم نەکردووە لە دەوروبەر بەڵام پێم خۆشە کە خەڵک ئێستا وردە خەڵک ئەزانێ ڕێگاکان چییە سەیری ڤیدیۆکان مەکە شتێک فێرە بێ دڵنیا بن ینی نەک هەر کەنەدا هەموو وڵاتێکی دەرەوە زۆر شت فێرە بیت تاقیکردنەوەیە ژیان تاقیکردنەوەی هەموو تەمەنت لە کوردستان بوویتە بڕۆ وڵاتێکی تر ببینە خەڵکی تر بناسە دڵنیا بە ئەزمونێکی زۆر خۆشە بە ناخۆشەکانی شەوار خۆشە لە بەرەوەی ژیانێکی ترە ستایلێکی ترە شتێکی ترە یعنی لەوانێ ئێستا تۆ ینی بیری لێ نەکەیت و نەتوانی ئەو وێنەی ینی لە خەیاڵتە ئەو وێنەیە دروستکەی بەڵام دڵنیا بەبێ خۆت تاقیکەیتەوە لە هەمووی باشترە قەت بە هیچ جۆرێک مەهێ لە هیچ کەسێک پێت بڵێ بەهەشت نییە و ئەم وڵاتە زۆر قورسە و ئەمە وایە و من چوم نەبووم بە هیچ و چەند ساڵێک هەر ئیشم کرد و هەر ئەبوایە تاکس بێم زەڕیبە بێم بە حکوومەت و ئەم قسانە لەناو کوردە زۆر هەیە ئەگەر تۆ نەبوویتە بە هیچ خۆت بڕیارت یاوە نەبیت بە هیچ ئەگەر تۆ بوویتە شتێکی زۆر گەورە چکە ئەو خۆت ئامانجی سەرەکی خۆت بووە ئەگەر خەونێکت هەیە بەدیبێنی ئەو خۆتی بڕیار ئەیە هیچ کەسێک نێوتۆ وەرە لێرە مەبە بە هیچ ئەوەش ڕاستە ئەوەش ئاسانیە کە من ئێستا ئەڵێم ڕایەی ڕاهاتنەکەی قورسە بەڵام ئەگەر نتوانی تەحملت نەکرد ئەتوانی بگەڕیتەوە کوردستان ینی ئەوە خراپترین سیناریۆ بێنە بەرچاوی خۆت دەتوانی بگەڕیتەوە کوردستان کەس زۆرت لێ ناکە کەنەدا بە زۆر ناڵە ئیلا بێن بمێنی دڵنیا بن ئەو کەسانی کە تمۆحیان زۆرە و کەسانی کە حەزوو ئاوات و خولیان زۆرە زۆر سوود دەبینن یعنی لە کەنەدا بیان لە هەر وڵاتێکی تر بێن بۆیە دایمەن هەوڵ بیان ئەتەوێ لێرە ببی بە گەورەترین کەسایەتی ئەتوانی و ئەتەوێ نەبی بە هیچ ئەوش هەر لەسەر خۆتە بیر لەو شتانە مەکەنەوە تەنها خەریکی پلانەکانی خۆتان بن بزانم چۆن بتوانن بگەن بە کەنەدا و پرسیارەکانیشتان لە کۆمنت بۆم بنووسن و دیسان ئەیڵەمەوە سارد نەبنەوە لەسەر خەونەکانتان وادارم ئەم ڤیدیۆیە تۆزێ ڕوونکردنەوەیەک بیاد بۆ کەسانی کە ئەو گەنجانی کە حەزەکەن لە دەرەوەی وڵات بخوێنن پرسیارەکانیشتان لە کۆمنت بۆم بنووسن و ڕای خۆشتان بڵێن ئایا ئێوە ڕاتان چییە چونکە من ڕێز لە ڕای جیاواز دەگرم کەسێک ئەگەر بیر و بۆچوونی لەگەڵ من نەبێت لەوانەیە کوردەکانی کەنەدا لێرە زۆر لەگەڵ ئەوە نەبن ئەو قسانی کە من ئێستا ئەیکەم بەڵام ئاساییە ئێمە هەر بێ ڕای جیاوازی شوێرگرین اینجا سەبسکرایبی کەناڵەکەم بکەن هەتا ڤیدیۆیەکی تر لەسەر کەنەدا خواتان لەگەڵ